سان ئەم شەپۆلی بەفربارینەی کە ڕووی لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان کردووە با بزانین لەم کاتەی ئێستایە ئاخۆ ئەم بارینی بەفرە هیچ زەرەر و زیانێکی هەیە بۆ بەرهەمە کشت و کاڵەکان یاخود نەخێر سوودی هەیە. هەمیشە بە بەردەوام باسمان لەوە کرد دواکەوتنی باران دواکەوتنی بەفر ڕەنگە کاریگەری نەرێنی لەسەر کشت و کاڵ دروستکا بە شێوازێکی گشتی بۆی کە بە شێوازێکی زانستی ئەم وەڵامە وەرگرین. ئێستا بە خۆشحاڵی میوانداری زۆر بەڕێز کاک عەلی حامیدمان کردو کە بەڕێزیان وتەبێژی بەڕێوەبەرایەتی باخچەکانی سلێمانین. کاک عەلی سڵاو لێبێ زۆر بەخێر بێت. سڵاو لێوەش بەهینتان باش تۆ باشتر بێت. کاک عەلی باسێکی ئەومان بۆ بکە ئەم شەپۆلی بەفربارینەی کە ڕووی لە ناوچە جیاجەکانی هەرێمی کوردستان کردووە لەم کاتەی ئێستایە بارینی بەفر سوودی هەیە بۆ بەرهەمە کشت و کاڵەکان یان خود زیانی هەیە؟ بەنسبەت گۆڕانکاری کەشوهەوای کاتێک باسی پلەکانی گەرماکەن یا خۆڕەشەبە یاخود دابەزینی پلەی گەرما ئەمانە ئەتوانین بڵین بەشێکن لە ئەو ژینگەیی کە ئەو وڵاتە یاخود ئەو شارە پێگەێنە. کاتێک باسی بەفربارین یاخود بارانبارین لە کاتێکی زووە یاخود لە کۆتایی وەرزی زستان نابێت یاخود سەرەتای بەهارا بێت ئەتوانین بڵین کاریگەری تا هەنێک ئەبێت بەنسبەت ئەو ڕۆکانە یاخود بەنسبەت ئەو بەرهەمە کشت و کاڵیانەوە ئەبێت ئەگەر هاتوو گەشتمەنە حاڵەتی ئەوەی کە چەکەریان کرد بێت ئەو ڕۆکانە یاخود ئەو بەرهەمە کشت و کاڵانە لەو حاڵەتە بن کە لە کاتی هەڵپێکانە بن یاخود بەرهەمهێنانی بەرهەمەکانیان نابێت. ئەمەش کاریگەرێکی ئەو تۆی نابێت بە شێوازەکە بێتە هۆی ئەوەی کە ڕۆکەکان تەواو لە ناوبەرێ بەڵام کاریگەری لەسەر بەرهەمەکە بێت لەسەر جۆرێتەکەی بێت لەسەر پێگاتی ئەو بەرهەمە بەگەر بە شێوازێکی تەواو باسی بەرهەمە بێستانەکانەکەی بەنسبەت ئەو کەشوهەوای کاتێک بەفر ئەبارێت بەنسبەت دارستانەکان یاخود باخچەکان باسکەن یاخود شوێنە گشتەکان کاریگەرێکی ئەو تۆی نابێت لەسەر ئەو ڕۆکانەی کە چەندین ساڵە کە ناو پارکەیە یاخود ئەو بلوارەیە یاخود لە بناری شاخەکاندا وەکو شاخی گۆیژە کە چەندین ساڵە ئەو دارانە ڕوێنراون و کەشوهەوایکی وا خۆیان گونجاندووە لەگەڵ ئەو سەرما و گەرما خۆیان گونجاندووە و هەروەها ئەتوانرێت خۆی بگونجێت تەبیعەتی ڕۆک وایە ئەتوانێت خۆی بگونجێت لەگەڵ ئەو بیئەیکە لە ناوی ئەژی بە گەرما بێت بە سەرما بێت. ئەتوانین بڵێ کەمترین کاریگەران لەسەر ئەو ڕۆکانە ئەبێت کە خۆیان گونجانوە یاخود تەمەنێکی باش لەو ژینگەیە ڕوێنراون. زۆر باشە. بەجێ لەوەی کە هەمیشاوتت بارینی بەفر و باران ئەبێتە سەرچاوەیەکی ئاوی باش و لە دواییشا بۆ ڕۆکەکانیش سوودی ئەبێت. بەجێ لەوە باس لەوە شەکرێت کە هەندێک جار ئەم بارینی بەفر و بارانەوە ئەکات لەوەی کا کۆمەڵک لە مێرووەکان و حەشەراتەکان لەناو بەرێت بۆی کە دوایی زیان بە کشت و کاڵیش نەگەیەنێت. یەکێکی تری دیاردەکانی بڵین بەفربارین یاخود بارانبارین یاخود دابەزینی پلەی گەرمە یاخود بەرزبوونەوەی پلەی گەرما سوودەکانی ئەوەیە کە زۆر جار هەیە هەنێ مێرو هەنێ نەخۆشی هەنێ بڵین ئافە لەو منتیقەیە یاخود لەو ژینگەیە لەناو ئەوبات یاخود دەبێتە هۆی دروستبوونیشی کە پێویستە. بەنسبەت دابەزینی پلەی گەرمی زۆر جار هەیە ئەو مێروانە یاخود ئەو بەکتریانە یاخود بڵێ ئەو ڤایرۆسانی کە دەگاتە ئەو پلە حەدەی کە خۆی هەیەی تایە ئەژی لەوە زیاتر بێت بەڵێ دەبێتە هۆی مردنی. بەڵام زۆر جار هەیە لەو حەدەشا خۆی دەگونجێنێ مێرووەکان بێ بەکتریا بێ ڤایرۆس بێت لەو حەدەیە و زیندە چالاکی خۆیەکات و ئەتوانێت زیان بەو ڕۆکە بگێنە. بە دیاریکراوی هیچ لەو مێروانە هەیە لەوەی کە لە پلەیەکی گەرمی لە پلەیەکی بەرزی سەرماشا بمێنێت؟ مێرووەکان هەمە جۆرمان هەیە مێرووەکان بۆ مێرومان هەیە لە مەرحەلەکانی نمویەتی واتە هێشتا کامل نەبووە بڵێن ئەدەڵ نەبووە یعنی مێرولێ یاخود زۆر هەیە ینی لە ناو قەپاقەکەیەتی یان زۆر جار هەیە لە مەرحەلەکە هێشتا نەگەیشتۆتە ئەو حاڵەتە زیانی پێگا. بەڵام کەمترین حاڵەت کە زیان بکا بە مێرووەکان ئەو کاتێک کە دەگاتە حاڵەتی پێگەیشتن واتە ئەو کاتە زیاتر مقاومە هەیە و کەمترین زیانی ئەبێ بۆ مێرووەکان ئەم سەرمایە. ئەم باشە کاک عەلی ئەگەر کەسێک باخچەیەکی بچووکی ئەم ساڵ بۆ نمونە دروست کردبێ چۆن بتوانێت ئەو باخچە خەنجیلانەی بپارێزێت لەم شەپۆلی بەفربارینە؟ چونکە تۆ باست لێوە کردوتت ئەو درەختانەی کە ساڵانێکی زۆرە هەن ڕەنگە ئەوان خۆیان بتوانن بگونجێنن لەگەڵ ئەم کەشوهەوایی کە هەیە ئەو درەختانی کە تازەن چۆن ئەو کەسە بتوانێت ئەو درەختە بپارێزێت بۆ ئەوی بیرمان نەچێت کاتێک کە تۆ سەوزایە زیاکی تر باخچێکی بچکۆلەی ماڵت بێ پارکێ بێ شوێنێکی گشتی بێت یەکەم شت ئەبێت دیراسێکی باشی
کەشوهەوای ئەو منتیقەی خۆش شارەکەت بێ وڵاتەکەت بێ حتا گەڕەکەکەت بێ ئێستا بۆن تۆپۆگرافای سلێمانی هەمومان ئەزانین منتیقەکانی لای کورسات و گۆیژە ئەوانەوە زیاتر سەرما و ڕەشەبای زیاتر وەک لە منتیقەکانی خوارە ئەمەش هۆکارەکەن بۆی کە تۆ جارێک پێش هەموو شتێک ئەو باخە دروستەکەی پێویستە بزانی ئەو ڕۆکانەی هەڵێبژێری لەگەڵ کەشوهەوای ئەو منتیقەی خۆتا بگونجێت کە مهمترین شتیانەوەی هەڵبژاردننی ئەو ڕۆکانەیە ئەو ڕۆکانی کە هەڵیشە بژێری ڕاستە لەوانێت تۆ هەڵێبژێری هێشتا تەمەنی بچووک بن بەڵام لەبەرەوەی هەڵبژاردنێکی باشت کردووە لە ڕووی سەرماوە لە ڕووی ڕەشەباوە لە ڕووی مقاومی بۆ نەخۆشیەوە لە ڕووی بەرزبوونەوەی پلەی گەرمان لە وەرزی هاویندا یاخود نزمبوونەوەی بەم شێوازە کە خەریکە بەرەو وەرزی بەهارە چین لە پڕێکا بە فەرباری نزمبوونەوە کەشوهەوایەکی وا بۆ خۆیان ئەگونجێنن ئەو ڕۆکانە یاخود مقاومن بۆ ئەو بیئەیە کەمترین تەئسیریان هەبێت بۆیە هەڵبژاردننی جۆری ڕۆکەکەت لە هەمووی گرنگترە کە پێویستە هەڵبژێری بۆ ئەو شوێنەی کە تۆ پێی سەوزەکەی سپاس بۆ خواژەمەز وەک بەڕۆتی باخچەکانی سلێمانی چەند ساڵێکە ئیش لەسەرەوەکەین و زیاترین ئەو ڕۆکانە یاخود ئەو بەشە سەوزانە بەکارین لە شوێنە گشتەکانە کە لەگەڵ کەشوهای شاری سلێمانی گونجێت ئیتر بە پلەی گەرمی بەرزەوە بێت بە ڕەشەبایەوە بێ بە بەم بە فربارینەوە بێت بە نزمبوونەوەی پلەی گەرما بێت و ئەکات کەمترین زیان بە سەوزایی و کاتە هاوڵاتیانیش گرنگە کە ئەو باخچەی کە هەیەە بتوانن ئەو گوڵ و نەمامانی بۆ بەکار بێنن کە لەگەڵ کەشوهای ئەو شوێنەیە زۆر زۆر گرنگە لە اختیارکردنی ئەو جۆرە ڕۆکە کە تۆ هەڵیەبژێری حتا ئەوانی کە بۆ بێستانیشیان هەیە بۆ بێستانەکانەکەوێتە کوێ بێ بزان چ دارێک باشە بۆ بێستانە چ دارێک بگونجاو بە بێستانە ئەم منتیقەیە چ باشە ئینتاجی باشتر ئەمە لەناو بەڕۆتی باخچەکانی سلێمانی ئاماژە پێکرێن ناو باخچەکانیشمە باخچەکانی سلێمانیشە و پارکەکان و شوێنە گشتیەکانیشە ڕەنگی یاوەتەوە سپاس بۆ خوا کاتێک پلەی گەرمی وا نزم ڕوئایە یاخود لە هاویندا بەرزەبێت و کەمترین زیان بە دارەکانمان بە بەشی سەوزایی بە گوڵەکانمان نەگات. سەرپاش هەموو ئەو وڵاتانەی کە ئابوورێکی پاشیان هەیە ئاماژە بەوا کرد کە گرنگێکی زۆریان داوە بە لایەنی کشت و کاڵکردن تا چەند گرنگە لەوەی کە هەرێمی کوردستانیش ماستەرپلانێکی زۆر پاشی هەبێت بۆی کە سوود وەرگرتن لە بەفر و باران لەو کەشوهەوایی کە هەمانە و لە دوایە بتوانێت بەکاری بهێنێتەوە ئەم ماستەرپلانە گونجاوە هەیە کە بتوانین سوود لەم کەشوهەوای وەربگرین لە بڕی ئەم بەفر و بارانە وەکو ماستەرپلانی سلێمانی لایەنی معنی لەوانەیە باشتر بزانن وەکو ناو سەرۆکاتی شارەوانی یان ناو ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەڵام سوودوەرگرتن لە باران لە بەفێر لە هەر هۆکارێکی ژینگەی کە ناو شارێکا وڵاتێکە ئەبێت کەم تا زۆر سوودی لێ وەرەگە ئەگەر ناڕاستە و خۆش بێ بەڕاستە و خۆچێتە ناو ئەو شوێنە ژینگەیەوە تا خۆڵەکە بێت ژینگەکە بێت شاخ بێت باغ بێت ئەمە دەبێتەوەی زیادکردنی بە تایبەتی ڕێژێکی شێ باش لەناو ئەو خاکەدا و هەروەها زیادکردنی ڕێژەیەکی باشی ئاوی ژێرزەوی لە ناو ئەو بیرانەدا یاخود ئەو دەریاچانە یاخود ئەو کان و کارەزانەی کە لەو شارەدا هەیە دەتوانێت بێتە هۆی بژانەوەی ئەو سەرچاو ئاوانی کە پێویستان بۆ زیادکردنی سەوزای یا سوودیان لێوەرەگرێت. باشن ببورێت لانە باسی لە دەریاچەکان کرد من لە سۆشیال میدیا نمونەی ڤیدیۆکی زۆر جوانم بینی لە ژاپۆن ئەو بەفرێکە لەسەر شەقامەکان هەیە کۆیان کردوتەوە بە ئۆتۆمبیلی بار هەڵگرەکان دووبارە ئەخەنەوە نێو دەریاچەکان بۆی کە ئەو ئاوە بەزیان نەڕات و بتوانن سوودی لێوەربگرن. شتێکی زۆر نامۆ بوو یعنی زۆر حاڵەتێکی تریش هەیە لە یابان ئاماژت پێ کرد کاتێک دەریاچەکانیان ئەگەنە حاڵەتی بەمبەستنە بۆی سەرچاوی ماسیەکانیان یاخو ئەو گیاندارانی ناو ئاوەکانە نەبێتە هۆی مردنیان چەندین ئامێریاندانەوە بۆ شکاندنی بەستەڵەکەەکانی ناو دەریاچە بچووکەکانمە گەورەکانمە کە ئەمەش پارێزگایکردنی لە ژینگەیە پارێزگای لەو سامانە سروشتەی کە لەو وڵاتەدا هەیە و زیادکردنی ئەم بەفرە بۆ ناو دەریاچێش ئەمەش هەر بە هەمان هۆکار بۆ سوودوەرگرتنی سەرچاو ئاوەکێتی و هەروەها پەرەپێدانە بۆ دەریاچەیە یاخود بۆ ئەو سەرچاوە سروشتانی کە لەو دەریاچەیە هەیە سوودی لێوەرەگرن. سپاس بخوا لای ئەم خۆشمان چەند دەریاچەیەکی دەستکردمان هەیە تر لە ناو پارکی ئازادیا بێ لە ناو هەواری شارابێ یاخود بڵین باسی دەریاچەی دوکانیشکەین کە ئەمانە هەمووی سەرچاوی ئاوی نەتوانین لە کاتی ئاودانە یا لە کاتی کەشوهەوای بەرزبوونەوە یاخود نەبوونی ئاودا ئێمە پشتیان پێ بەستین و هەم بۆ جوانکاری ناو پارکەکان هەم بۆ سەرچاوەیەکی ئاودێری ناو پارک و بلوارەکانمان نتوانن بەکاری بێنین. زۆر باشە کاک عەلی زۆر کاتباز لەوە کرا
باران بارین دوا کەوتووە ئەگەری وشکە ساڵی هەیە هاوڵاتیان زۆر خەمیان هەبوو لەم ڕۆوە باسێکی ئەومان بۆ بکە ئەم شەپۆلە تا چەند توانیوێتی لە ڕێگای ئەم بەفر و بارانەوە بۆنە ئەو کێشە گورە گرفتانی کە لە نێو باخ و گوڵ و نەمامەکانە هەبووە ئەو شکی کە بەدار و درەختەکانەوە دیار بۆ ئەو شکە ساڵی پێوە نەمێنێ یاخود ئەو کەم و کورتیانەی کە هەبووە نەمێنێت بەنسبەت جارێ باسی بڵین وشکە ساڵی کەین یاخود کەمی باران کەین یاخود هێشتا بە پێی ئەوانی کە شارەزان لە کەژناسیا یاخود پسپۆرن لەو بوارەدا هێشتا زووە لەبەرەوە باسیۆم کرد هاوڵاتیان زۆر کات بازانم ئێمە خۆمان هەر فێرین کاتێک هەفتێ باران نابارێت و هەفتە باران نابارێت تۆزە خەممان لێبێ بەڵام سپاس بۆخوا ئەگەر باسی سلێمانیکەین بە تایبەتی لە چاو شارەکانی ترە توانین بڵین تا حدێ باشترە بەڵام کاتێکی جەگەینە فترەی لە فترەکانی گەرما یاخود کاتی ئاودێری تەسیراتی ئەبێ واتە ئەگەر هاتوو بەم شێوازە بڕوات ڕێژەی باران بەم شێوازە کەم بێت یاخود ڕێژێکی باش نەبارێت تا دەگەینە مەرحەلەی ئاودان وەکو باخچەکان باسکەین و بەڕۆتی باخچەکان باسکەین لەوانەیە ئاودان یاخود خزمەتکردنی باخچەکانمان لە ڕووی ئاودانەوە لەوانەیە پێشخەین لەوانێت چەند مانگێ پێشخەین جاران بۆنە ساڵانی پێشوو لە مانگی 6 بەرەوسەرەوە دەستمانە کرد بە ئاودان بەڵام پێش ڕووداوەکان نەکەوین ئەگەر ئەم ساڵیش بەم ڕێژە بارانی ئێستا بێت لەوانەیە مانگێ بۆ مانگونێوە بینە پێشتر لەبەرەوەی ئەو سەوزایی کە هەمانە تێر ئاو نەبووە بەپێی ئەو ستاندەرینەی کە هەیە لە ناو ڕۆکاندا یاخود بڵێن ئەو ڕۆکانە یاخود ئەو باخچانەی کە تازە دروستمان کردوون بیرمانەتە لە 2024دا کە چەندین باخچەمان دروست کرد سپاس بخوا ئەمانە ڕۆکانیان تازەیە واتە بەش سەوزەکانی تازە پێویستە بە ڕێوەرگرتنی ڕادێکی شەی باشێ بارانبارینی باشێ بوو ئەوەی وردە وردە خۆیان بگونجێنە لەگەڵ ئەو سروشتە و لەگەڵ ئەو ژینگەیەدا بەڵام چاوەڕێەکەین سپاس بخوا بەشکو لە مانگی سێدا یاخود مانگی چواردا لە بەهاردا باران تابێت و نەگەینەوە حاڵەتی کە ئێمە ئەودان بۆ هیواین کاک عەلی لە ئێستاە بۆ منە باخ و باخاتەکان پێویستیان بە چ جۆرێک لە خزمەتکردن هەیە لەم وەرزەی ئێستا پێویستە بۆ من ئەگەر من باخێکی خەنجیلانم هەبێ پێویستەکە چۆن و بە شێوازێک خزمەتی کەم بۆ ئەم وەرزە ئێستا کاتی زیاتر چاودێریکردنی باخچەکان یاخود چاودێریکردنی سەوزایەکانە ئیتر لە ناو پارکا بێت ناو باخچەیەکا بێت ناو بێستانێکا بێت چاودێریکردنەکە چۆنە بۆ منە ئەگەر هاتوو لقێک دارێک شکا بێت یاخود وشک بوو بێت کە ئەمە دیاردێکە لە ناو دارە ڕوئەیە چەند ساڵانە لەوانەیە بەهۆی ڕەشەباوە بۆی ئێستا بوون بەفرباری لەسەر لقێک شتێک بۆستێتەوە بێت زیانی لقەکە بیان بشکێتەوە یاخود ناو پارکەکە پێویستی بە کێڵانێکی بەسیط هەبێت یاخود کورتکردنەوەی نەباتەکە ڕۆکەکان هەبێت یاخود جوانکاریەک هەبێت لە ناو پارکەکەدا یاخود ڕواندنی ناو سەوزایەکەواتە بمانەوێت هەر ڕۆکێ بڕوێنین باسی ئێستا ناکەین کە ئێستا پلەی گەرمای تۆزێ نزمە مەبەستم لەم وەرزەیە ئەتوانین ڕۆکەکان زیادکەین ئەتوانین جوانکاری بکەین ئەتوانین کێڵام بکەین ئەتوانین هەڵپاچین بکەین بەڵام هەڵپاچینێک کە زانستی بێت نەگەڵ پاچینێکی نازانستی زانستی مەبەستمان لەوەیە کاتێک ئەو ڕۆکەی کە پێویستێتی کە تۆ هەڵیە پاچێ بێ بزانین چ ڕۆکێک پێویستی بە هەڵپاچینە و چ جۆرە هەڵپاچینێکی تیاکەی جوانکاری تیاکە یاخود هەڵپاچینێکەکەی کە پێویستێتی لابردنی چەند لقێکە یاخود بۆ زیادکردنی بەشی سەوزایەتی کە ئەمە چەند جۆرێک هەڵپاچینە پێویستە کەسی شارەزا پێ هەڵسێ ئەمانە ئەو ئیشانە کە لەناو پارک و باخچەکانە ئەکرێت وردە وردە لە وەرزەکانی گەرمادا لە مانگی 6 و 7وانەشە دەسەکەین بە ئاودان و پێویستکات ئەوانە لە وەرزانە بەڵام ئەوسەر لەم وەرزەدا زیاتر ڕواندن و جوانکاری و ئەو ئیشانەیە کە ناو پارک و باخەکان ناکرێت زۆر باشە با بێنە سەر و درەختانەی کابەریان هەیە کاریگەری بەفر و باران ئەگەر جواب بکەوێت یاخود پێش بکەوێت کاریگەری ئەبێت لەسەر بەری درەختەکان چۆجا لێرە و لەوێ ئەبیستین ئەڵێ ئەگەر لە مانگی چوارە سەرمایەکی زۆر هەبێت لەوانەیە بەرەکان لەناو بچێت وەک پێشتر ئاماژم پێکە کاتێک سەرما کاریگەری ئەبێ یاخود دابەزینی پلەی گەرمە یاخود ڕەشەبا ئەو ڕۆکانەی کە لە مەرحەلێک لە مەرحەلەکانی هەڵپێکینی بەرەکانیانەوێت واتە ئێستا هەنێ ڕۆکمانێت لە مانگی 4 و 5وانەدا بەرەکانی وردەوەی هەڵەپێکێت و دەگاتە بەرهەمێنان کاتێک لێوە بارانبارینێک ڕۆیە یاخود تەرزەیەک ڕۆیە یاخود نزمبوونەوەی پلەی گەرما ڕۆیە تەئسیرە کاتە سەر ئەو بەرهەمەی کە لەناو
دارەکە داواتە هەڵی گرتو هەڵی پێکاوە گوڵەکەی بەڵام ئێستا ئەتوانین بڵین کەمترین زیانیان هەیە بۆ دارە بێستانەکانمان لەبەرەوەی ئێستا باسی نەوات حەجەرەکان نەکەین واتە ناوکە ڕقەکان وەکو قۆخ و قەیسی و گێلاس ئەوانە کە پێشتر گوڵەکەن ئەنج دوایی بەشە سەوزایەکان کە ئەمەش پێویستی هەموو ڕۆکێکە بۆ دەرەجاتی حرارەی واتە پلێ هەموو ڕۆکێک پێویستی بە پلەی گەرمی تایبەت هەیە بۆ ئەوی بەڕاعیمەکان یاخو بڵین گۆبکەکانیان بتەقێ کاتێکی ژەتەقێ بۆ نەسە باسی ئێستەکەین ئەگەر هاتوو لە مەرحەلەکانە تەقینی گوڵەکانیان یاخود بەڕاعیمەکانیان بێت ئەم سەرمایە تەسیرێکی تەواوی لەو گۆبکانە ئەکات و دەبێتە هەڵوەرینی یاخود مردنی گۆبکەکان کە لەوانەیە بەرهەمەکەی دواخات واتە لەوانەیە چەند مانگێک بەرهەمی ئەو بێستانە یاخود ئەو دارانە دواخات کە ئەمەش دەرەرە بۆ بێستانەکە و بۆ خاوەن بێستانەکە. باشە پێی ئەزمونەی کە هەتانە لە بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی بەپێی ئەم کەشوهەوایی کە لە سلێمانی با بڵێن بە گشتی لە هەرێمی کوردستانە هەیە کام جۆرە ڕوەکانە یاخود کام جۆرە درەختانە زۆر گونجاوە بۆ کەشوهەوای ئێرە بۆی کە لە ناو نەچێت و بتوانێت باجوانیش بمێنێتەوە. سپاس بۆ پرسیارەکەت بەنسبەت بەڕۆتی باخچەکانی سلێمانی ئەو ڕۆکانی هەڵبژاردووە کە لەگەڵ کەشوهای شای سلێمانیدا گونجەوە چەند ساڵێکە ئیشی لەسەرەکەی بەنسبەت سنەوبەریات باسکەین هەموو جۆرە سنەوبەریەتەکان بە کاژی مەشەدیەوە بێ بە ئەریزۆنیکەوە بێ بە سەروی عەمودیەوە بێ بە سنەوبەری زاوێتەوە بێ و هەروەها سۆیای پەرژین و دەوەنەکان بەعام باسکەین ئەمانە ئەو ڕۆکانن و هەروە دارە گەورەکانیش باسکەین وەکو قەزوانی زینێت تووە ناروەندە ئەلبیزیایە براکیتۆنە ئەمانە هەمووی ئەو ڕۆکانن کە پێویستە لە ناو پارک و بلوارەکانی ناو شای سلێمانیدا هەبێت و ئیشمان لەسەر کردوون و ئەو ڕۆکانشمان هەڵبژاردووە لە دروستکردنی ئەو باخچە و بلوارەدا کە تازەن لە ساڵی 2024 ساڵی پێشووە ئەم ساڵیش ئەو باخچانە یاخود ئەو بلوارانە یاخود ئەو شوێنانی کە سەوزەکرێت بە پێی پلان و چالاکی خۆمان ئەو جۆرە ڕۆکانەمان هەڵبژاردووە کە ئاماژەم پێە و لەگەڵ کەشوهای شای سلێمانیدا کە کەمترین زیانان پێگا کاتێک پلەی گەرمی نزم بێت یاخود پلەی گەرمی بەرز بێت لە هاوین و وەرزەکانی گەرمادا. زۆر باشە کاک عەلی تا چەند هەوڵتان ناوە لە بەڕێوەبەراتی باخچەکانی سلێمانی ئەو گوڵ و نەمامانەی کە ساڵانی ڕابردوو لە وڵاتانی دەرەوەتان هێنا بۆ نێو بەڕێوەبەرایەتێکی خۆتان بووی لە بلوارەکانە یاخود لە باخچەکانە بتانڕوانایە ئێستا خۆتان بوون مەبنە هۆکارێک بۆ بەرەمهێنانی ئەم گوڵ و درەختانی کە ساڵانی ڕابردوو لە وڵاتانی دەرەوە هێنران. سپاس بخوا بەرەماتنی ڕۆکەکان یاخود بڵین گوڵەکان یاخود دەوەنەکان ساڵ بە ساڵ ئێمە لە ڕووی بەرهەمێنانەوە زیایەکەین ئەگەر باسی ساڵی ڕابردووکەین ئەتوانین بڵین 2 هێندە یاخود 3 هێندەی ساڵی ڕابردوو دوور ینی باسی 2023 کەین نزیکەی گەر بە ژمارە پێ دڵێم نزیکەی 50,000 نەمامێک ڕوێنرا یاخود بەرهەمێنرا بەڵام ساڵی پار خۆشبەختانە 2024 نزیکەی 150,000 نزیک بوونەوە لە 150,000 نەمامێک ڕوێنرا کە زۆرینەی بەرهەمێنانی خۆمان بوو نزیکەی 135,000 بەرهەمێنانی شەتڵگەکانی خۆمان بوو ئەو ڕۆکان و دەوەن و دارانەش بوون کە هەروەک ئاماژەی پێگەین کە لەگەڵ کەشوهای شای سلێمانی گونجێەوە وە کاتێکی ژەمە ڕۆکێک یاخود دارێک لە دەرەوە هاوردە دەکرێت کە دیارتێکە لە هەموو وڵاتێکە هەیە شتێکی جوانە لای خۆت لە کەشوهای خۆتا بەرهەمرانێت یاخود ناتوانانی بەرهەمی بێنی کە ئەمە شتێکی زۆر ئاسایە لە هەموو وڵاتێکە هەیە محاولە ئەکەی کەشوهای بگونجێنی ئەگەر هاتوو کەشوهاش نەگونجا ئەوە توانی لە شوێنە داخراوەکانە بەکاری بێنی ناتوانین لە شوێنە گشتەکانە بەکاری بێنی واتە کاتێک تۆ ڕۆکێکی جوانێنی لە وڵاتێکی وەکو هۆڵەندا یا وڵاتێکی وەکو تورکیا یا خود هەر وڵاتێکی ئەوروپی کە ئەزانین لەگەڵ کەشوهای شایی خۆتان ناگونجێت و هەر حەزت لێتی هەر تامەزۆی هەت بێ ئەبێ کەشوهایەکی بۆ گونجێنی واتە ئەبێ لە کەشوهایەکی داخراوە ئیتر لە بەیتی زوجاجیا بێت یا پلاستیکیا بێت یا لە ناو ماڵە لە شوێنێکی داخراوە بێت کەشوهایەکی بۆ پڕەخسێنی بۆ ئەوەی ئەو پێویستانی کە بۆمانەوەی ئەو ڕۆکە پێویستە هەی بێ بەڵام ئەو ڕۆکانی کە خۆمان بەرهەمێنین ئەمانە ڕۆکی دەرەوەن واتە لە ناو پارک و بلوارەکان ناتوانین بەکاری بێنین و خۆشبەختانە پلانیشمانەیە ئەم ساڵ ئەوەندەتری زیادکەین یعنی پلانمان هەیە وردە بەرهەمێنان زیادکەین و بە هیچ شێوازێک بەرهەم ناچێتە دواوە سوپاسی هەموو کارمەندان و باخەوانەکان و چاودێران و مهندسەکانمانەکەین لە بەڕۆتی باخچەکە هەمیشە هاوکارمان دەستان خۆش بێ بەڕاستی جێدەستان دیارە ماندوونە بن کاک عەلی باسێکیەوەم بۆ بکە با بزانم لە شاری سلێمانیە هەمیشە بە بەردەوام ئێمە هەوڵی سەوزکردنی شارەکەین با بزانین ئەو
ئێمە لە ئێستا گەیشتونەتە ئەو ڕێژە ستانداردەی کە لە وڵاتانی دەرەوە دانراوە بۆ منە شاری سلێمانی لەکوێ ڕێژەی ستانداردی سەوزکردنە؟ ئەم پرسیارە زۆر ئەکرێت لە میدیاکارەکان بە ڕێزەکان و خۆتان یاخود زۆر جار لە کاتی بۆنەکاندا ئایا سلێمانی ڕێژەی ستاندەری تێپڕانووە یاخود ڕێژەی ستاندەریکە چەنە؟ ئەگەر بە شێوازێکی زانستی باسی ڕێژەی ستاندەری سەوزایی لە هەر شارێک لە شارەکان کەین لە شارێکی سلێمانیە جیاوازە وەکو شاری هەولێر جیاوازە دهۆک جیاوازە وەکو هەڵەبجا وەکو بەغا یاخود هەر شارێک هەر وڵاتێکی تر بە عامس عێراق باسکەین عێراق جیاوازە لەگەڵ ئێراندا ئەمەش جیاوازەکەی گۆڕێتەوە بۆ چەند هۆکارێک لە ڕووی مەساحی ئەو شارەوە باسی شاری سلێمانی کەین مەساحی شاری سلێمانی لە ڕووی تۆپۆگرافیەوە بچووکترە لە شاری هەولێر لە چاو بەغایە بەڵام لە ڕووی عدەدی هاوڵاتیانەوە تا باسی هاوڵاتیان کەین دانیشتوان کەین زیاترە لە هەولێر یاخو بڵین زیاترە لە دوهۆ کە ئەمە ژواکە ئێمە کاتێک باسی ڕێژەی سەوزاییکەین واتە تاکێک لە ڕووی زانستیەوە چەند مەتر مربعی بەرئەکەوێت ئەمە ڕووی کاتێک ڕێژەکەیە. سپاس بەخۆ ئەتوانین بڵین لە سلێمانی بەپێی ئەو داتایانە یاخود بڵین ئەو ژمارە باخ و بلوار و پارک و ژماری دارانە هەمانە ئەتوانین بڵین نزیک بوونەوە لە ستاندەری شاری سلێمانی نەک ستاندەری عالەمین چونکە عالەمین وەک ئاماژەم پێ کرد هەر شارە وڵاتێک ستاندەری تایبەتی خۆی تۆ ناتوانین مقارنەی خۆت بکەی بە وڵاتێکی ئەوروپی. ستاندەری ئەتوانین بەپێی مەساحی شاری سلێمانی لەوانەیە نزیک بێتەوە لە 20 بۆ 25 ستاندەرین بەڵام خۆشبەختانە ئێستا لە نزیکەی 18 بۆ 20 لەو بینەدا ئەتوانین بڵین نزیکین سپاس بۆ خوات لەبەرەوەی ڕێژەی سەوزاییمان زۆر لە شارەکانی تر زیاترە هەرچەنە ڕێژەی دانیشتوانیشان زیاترە بەڵام بە حکمی ئەوەی شاری سلێمانی ڕوبەرەکەی بچووکترە و تۆپۆگرافیاکەی زیاتر توانین بڵین زۆر شوێنمانەیە خۆی سروشتی خۆی سەوزە یاخود زۆر پارکی گەورەمان هەیە و ژمارەی باش ڕۆکمان هەیە لە ناو بلوارەکانمان لەو پارکە گەورەکانمان لە ناو باخچەکانمانە حتا باسی باخچەی گەڕەکانیشکەین زۆر ماڵمانەیە خۆی باخچێکی دروست کردو یاخود بەرامبەرەکەی باخچێکی دروست کردووە هاوڵاتیان هاوکارێکی باشی ئەتوانین بڵین سواز بەخوا لە ساڵانی دواییدا هاوڵاتیان نەگاوکە هەر زۆر جار هەیە خۆیان بەشدارن لە سەوزکردن زۆر جار بەشدارن لە هێنانی ڕۆک زۆر جار هەیە خۆیان کردوانە بە دیاردەیەکی ساڵانەی خۆیان لە ڕۆژی عید میلادیانە بە ڕۆژێکی لە دایگبوونی مناڵەکەی بە ڕۆژی عیدی زەواجێکیان هەبێت چەندین نەمام چەندین دار ئێنن بە هاوکاری ئێماڵێن پێشکەشی ئێوەکەین لە شوێنە گشتەکاندا ئەڕێنین و زۆر سوپاسیانە کە ئەمەش هەمووی دەبێتەوەی زیادکردنی ڕێژەی سەوزایی بۆ شارەکەمان و پاراستنی ئەو ژینگەیی کە لە شاری سلێمانیە چکە بیرمان نەچێت هەر شارێک ڕێژێکی سەوزاییکی باشتیاوی ئەو شارە لە ڕووی ژینگەیەوە ژینگەیەکی تەندروستی باشی هەیە توانین بڵێ تەندروستە بۆ ژیان بۆ ئەوەی کە هاوڵاتیان تیا بژی و کەمترین توانین بڵین ڕێژەی نەخۆشی و تەپ و تۆز و پیسی لەو شارەدا هەیە. باشە باس لە هاوکاری هاوڵاتیان کردەوەی کە پابندن بەوەی کە ئەیانەوێت شوێنەکان پڕبێت لە سەوزایی ئەچی سەبارەت بەوەی لەوەی کە ئێستا زۆربەی شوێنەکان ئەبینین کە ئەکرێت بە باڵەخانەکان و دانراوە لە شارەوانی کە پێویستە بڕێک لەو شوێنەی کە ئەکرێت بە باڵەخانە خو دەکرێت باشووی نیشتەجێبوون دابنێت بۆ سەوزایی تا چەند ئەو شوێنانە هاوکاری ئێوەن و هەماهەنگن شارەوانی لەگەڵ باخچەکانی بەڕێوەبەتی سلێمانیا بۆی کە بتوانن ئەو بڕێی کە دانراوە بۆ سەوزایی بکرێت بە سەوزایی. پرسیارەکە زۆر لە جێ خۆیان بوو ئێستا یەکێک لەو یاسایانە یاخو لەو ڕێنمایانەی سەرۆکاتی شارەوانی سلێمانی لەگەڵ وڵاتی باخچەکانی سلێمانی هەیەنەوە بە هاوکاری دەستەی ژینگە هەر بینایکی بازرگانی یاخود هەر باڵەخانەیە یاخود هەر شوێنێکی نیشتەجێبوون کاتێک ئەکرێت پێویستە ڕێژەی لە 25 سەوزایی بێت ئەگەر هاتوو لە ناو نیشتەجێبوونەکە یاخود لە ناو یەکە نیشتەجێبوونەکەدا ئەو ڕێژەیە دیایی نەکرا بە هاوکاری دەستەی ژینگە ئەو ڕێژەی لە دەرەوەی یەکەکە پێشکەشەکرێواتە ناو شای سلێمانیدا شوێنێکی بۆ تەرخانەکەی کە سەوز بکرێت بەو ڕێژەیە ئەگەر هاتووتر باخچەیە بوو بەرزەپردێ بوو ئەندەرپاسێ بوو پێویستە سەوزیکە و هەروەها لەو ڕێنمایشە هەیە کاتێک بینایکی بازرگانی لە ناو شای سلێمانیدا دروستەکرێت لە شوێنە گشتەکاندا کە شوێنێکی بازرگانیە پێویستە بۆ هەر 3 مەتر و نەمامێک ئیجباریەن لە بەردەم بیناکەیدا هەبێ بۆی ئیجازە وەرگێت ئەگەر هاتوو لە بەردەم بیناکەی داواتە بەردەم بیناکەی بۆی ڕێگری ناو چونە ژوورەوەی دەرگا بێ گەراج بێ ئەو نەمامەی چەند هێندە لێ وەرەگرێت و لە شوێنێکی ترەوە سەوزەکرێت کە ئەمەش هەمووی و ئەکات ڕێژەی سەوزایی وەرگرین لە هاوڵاتیان بەپی ئەوەی
هیچ کولفەیەک لەسەر حکومت بکەوێ وەکو بەڕەوەتی باخچەکان واتە تۆ سەوزایی زیادەکەی لە ناو شاردا لە بەردەم بینا بازرگانیەکان لە بەردەم شوێنێکی گشتیە هەم ئەو کەسە خۆی خزمەتیەکات هەم ئەوەیە تۆ کولفێکی خزمەتکردنەکەشی بەکانی وەکو لایەنی حکومی و ئەو نەمامەش خۆی کڕوێتی و بەپێی جۆری مووقعی و جوگرافی بیناکەش جۆری نەمامەکە هەڵەبژێڕێت واتە لایەن لیژنەکانی خۆمانەوە واتە هەر منتیقەیەک لەگەڵ منتیقەیەکی تر هەر شەقامێکی گشتی لەگەڵ شەقامێکی گشتی جۆری ڕۆکەکە جیاوازە واتە لەم شەقامە گشتە پێویستە لەم ڕۆکە بێت لەم شەقامە گشتە پێویستە ئەم ڕۆکە ئەمەش وەک ئاماژەمان پێویستە ئەو ڕۆکانە هەڵبژێرین کە بگەڕینەوە خاڵی پێشتر کرد لەگەڵ کەشوای شایزمە بۆیی کەمترین زیان بەو ڕۆکانە بگا و کەمترین خزمەتیان بکرێت لە ڕووی کولفەوە نەک لە ڕووی ڕۆیکی ترەوە چونکە بیرمان نەچە سەوزایی بەردەوام پێویستی بە خزمەتە هەر چوار وەرزەکە پێویستی بە خزمەتە شتێک نییە ئەوەی کە ئەهمالیکەی زۆر باشە دەست خۆش کاک عەلی سپاس بۆ تاوی زانیاریەکانت مانجوونە بن دەستان خۆش بێ. بەڵێ